کاتێک سیستەمەکەی بەردەوام نابێت هەوڵ دەدا لە ڕێگەی کەسایەتی یان لە ڕێگەی ئۆپۆزیسیۆنەکان پێکەوە بتوانن وڵات بەرەو ڕاگواستنیش دیموکراتی بن هەم بەرەو دیموکراتیت هەم پەرەپێدانی ئابووری گەشەی ئابووری بەرپا بکەن لە وڵاتەدا. هەندێک وڵاتمان هەیە وەکو بەرازیل، ئیسپانیا، هەروەها کۆریای باشوور، هەروەها ئەفریقای باشوور ئەوانە دەتوانین بڵێن تا ڕادەیەک بۆ قۆناغەدا چوونە. من هەندێک نمونەیە دەینەوە وەکو ئەوەی کەوا لە ئیسپانیا ئەنجام درا، ئەوەی لە ئیسپانیا ئەنجام درا کەوا پاش مردنی فرانکۆ لە 75 ئەو کەسێکەوە جێگرەوەی فرانکۆ بوو سوارزیان پێدەگوت گەیشتەوە قەناعەتەکەەوە وڵاتی پێبڕێوە ناسی بۆیە هەوڵیدا باڵێکی ریفۆرم بەخۆی دروست بکە. کاتێک باڵێکی ریفۆرمی دروست کرد لەگەڵ ئۆپۆزیسیۆنێک دروست بوو پێکەوە توانیان ئیسپانیا بەرەو قۆناغێکی ڕاگواستنی دیموکراتی ببن. پۆڵەندەمان هەیە، نمونێ پۆڵەندا ئەفریقای باشوورمان هەیە، بە هەمان شێواز پۆڵەندا حیزبی شووعی بە تەواوی تەحەکومی تێدا دەکرد. لە هەشتاویەک ئەوەیەک دروست بوو، ئۆپۆزیسیۆنێکی زەماوەری دروست بوو، سۆلیداریتیان پێدەگوت لە هەشتاویەک. دوای ئەوەی کەوا حیزبی شووعی زانی ئەو ئۆپۆزیسیۆنە بەهێزە بلۆکی کرد و هەر ئیجازە و تەنانەت کار و چاڵەشەکانیشی لێ زەوت کرد. دوای 8 ساڵ بەخۆی گەیشتە قەناعەت حیزبی شووعی لە پۆڵەندا کەوا بێت مامەڵە لەگەڵ سۆلیداریتی بکە و ئەوە بوو توانی ئازادیان پێ ببەخشێت و لە 89 هەڵبژاردنەکەی 89 بەشدار بوون. سۆلیداریتی زۆرینەی دەنجی هێنا، ئەو زۆرینەی دەنگەوای لێکردکەوە لە ساڵی 90 هەر حیزبی شووعی خۆی هەڵۆشێنێتەوە لە پۆڵەندا. کەواتە ئەگەر دیکتاتۆریش بوون بەڵام تا ڕادەیەک دڵسۆزی و هەوڵیان دامەزراوە دروستکەن و گۆڕانکاری بدەن. من بۆیە ئەو نمونان دێنم مەرز نییە ئەو نمونانە هەمووی کوتومەتی لە سەر کوردستان جێبەجێ بکرێن، بەڵام ئەوە ئەزمونێکە سوودی لێ وەردەگرین، لایەکی لەوانێ ئیسفادەی لێ بکەین و بتوانین لە هەرێمی کوردستان بیکەینە پراکتیک. هەر توێژنەوەیەکە بەڕاستی حەزم کرد ئیشارەت پێ بدەن لە 2016 بڵاو بوویتەوە، توێژنەوەیەکی دوو توێژەر ئیبراهیم لوینساز و سیرجۆ بیگار کەوا نزیکەی 12 سەرۆک وەزیران و سەرۆکی وڵاتیان هینایە، ئەوانە خۆیان دیکتاتۆر بوونە، خۆیان ڕۆڵیان هەبوو لە گەندەڵی لە وڵاتەکەیان، بەڵام هەر خۆشیان بوونەتە پردێک، بوونەتە قۆناغێک لە قۆناغەکانی ڕاگواستنی دیموکراتی. هەوڵیان 12 سەرۆک دێننەوە، ئەوانە خۆیان لە ڕێگەی خۆیان هەوڵیاندەوە چاکسازی ئەنجام دەن وڵات بەرەو دیموکراتی بن بەرەو گەشەی ئابووری. زۆر لە وڵاتانە دێننەوە، شیلی، یەگانە، ئەندونوسیا، مەکسیکە، ئەوانە هەموو ئەو وڵاتانە نمونەیان دێنیتەوە. بۆیە تەماشا دەکەین FW کلێرکەوە سەرۆکی باشووری ئەفریقا بوو بەخۆی هەوڵیدا ئەو چاکسازیانە ئەنجامدا لەگەڵ ئۆپۆزیسیۆن و لەگەڵ نوخبەی ڕۆشنبیر و چاڵەکوانەکانی وڵاتی. هەروەها بیجی حەبیبیت کەوا جێگری سوهارتەوە بوو لە ئەندونوسیا، ئەویش ڕۆڵێکی گرنگی هەبوو. لە پۆڵۆندا وەزیرێک یەک وەزیر ڕۆڵی گرنگی هەبوو لە ئەو ڕاگواستنی دیموکراتیکەوە، ناوی ئەلکسەندەر کەفاشینسکی بوو. بۆیە ئەوە دەتوانین بڵێن شێوازی دووەمە، شێوازی یەکەم ڕێکەوتنی سەرکردەکان، شێوازی دووەم قۆناغی دیموکراتی ئینتیقالیە، توانین بڵێن شێوازی سێم بریتیا لە ئەگەر هیچ حەل و چارەسەر نەما بریتە لە شۆڕش و ڕاپەڕین کەوا زۆر بخۆمان لەوانی هەر لەو لە 2011ەوە زۆر لە شۆڕش ڕاپەڕینەکانمان دیت و دەرەنجامەکانشمان دیتبن. بۆیە گرنگە ئەمە بە ئۆپۆزیسیۆن و بە گۆڕانکاری هەیە ئەوەی بە قەناعەتی خۆمە بیڵێم، دواتر من حەز دەکەم جەنابتان ڕێی خۆتان بڵێن و زیاتر تاوتوی بکەین و بگەینە چەند ڕاستیەک. خۆی بەڕاستی ئەمنەوەی گەیشتمە لە قەناعەت لە کوردستان دەسەڵاتی ڕاستەقینە لە حکوومەتدا نییە، بەڵکو دەسەڵاتی ڕاستەقینە بریتە لە حزب، بریتە لە بنەماڵە، بریتە لە چەند مەسئولێک. لێ تەماشا دەکەی ئەو ئۆپۆزیسیۆنێکەوە دەچتە ناو حکوومەت ناستە ناو دەسەڵاتە، خۆی هەڵدەخەڵەتەیان لی نازانی. کاتێک دەڵێ من وەڵام نیش بەشدارم لە دەسەڵات، خۆی بەڕاستی بەشدار نییە لە دەسەڵات، بەشدارە لەوەی کەوا وەزیرێکی پێبەخشرایە، ڕاوێژکارێکە، مدیر عامێکە، چەند مۆزەفێکیان بۆ تاعین کردیە، ئەگەرنا هیچ ڕۆڵی نییە لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان. بە هیچ شێوازێک ڕئیشی وەرناگیرێ، بە هیچ شێوازێک بە پێچەوانە زۆر تووشی هەڵی دەکەن و ناشرینی دەکەن لە ناو کۆمەڵگەدا. ئەوە لە کابینەی
کابینەی هەشتی بنکەفراوان زۆر بەڕوونی دیار بوو بۆیە ئەو کابینەیەش زۆر بە وازحی دیارە یعنی پێویست ناکە مناقشە بکەین هەمان دەرەنجامی دەبیت و بەڵکو بەخراپتر لەبەرەوە ئێستا هەردوو حزبی دەسەڵات تایبەتی پارتی توانێتی تەواو کۆنتڕۆلی دامەزراوەکانی تەنفیزی و تەشریعی و دادوەری بکات ئەوە جگەلەوەی کەوا هێزی چەکداری و هەروەها دەسەڵات بۆیە لە کوردستان پێمان باشکەوە بەڕاستی چاکسازی سیاسی پێش چاکسازی ئابووری بکرێ ئەوە خاڵێکی گرنگە بەڕێی من حتا بڵێ ئەمە هەوڵ دەینکەوە عەقدەکانی نەوت بینە پەرلەمان و دامەزراوە دروستکەنکەوە خزمەتی ڕاژە و هەروەها هەوڵ دەینکەوە شەفاف بێ لە بودجە و دارایی ئەوانە بەڕاستی بەڕێی من هیچ سوودێکی نابی دەبێ یەکەم جار خەریتەی سیاسی لە هەرێمی کوردستان بگۆڕی ئەوەش بە پرۆژەی سیاسی دەبی پرۆژەی سیاسیش بە پرۆسێشی سیاسی دەبی پرۆسێش سیاسیش پێویستی بەوەیەکەوە هەموو لایەک تێدا بەشدارن بۆی ئەنجامی هەبی بۆیە یەکەم خاڵی گۆڕانکاری لە کوردستان چاکسازی سیاسی لە پێش چاکسازی ئابووری و داراییە بەڕای من خاڵشتر ئەوەیەکەوە دەسەڵاتی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان حەز دەکەم تێبگەین ئابووری بە تەواوی کۆنتڕۆل کرا چیە نەوتە چی گازە چ موچەیە یعنی ئەوەی کە ئەو کەسێ دەبێتە موچە خۆر سیر بکە مامۆستای زانکۆیە ئاستێش فکری یان شادێژی بەرزی هەیە لەبەرەوەی موچەکەی وەردەگرێ مانگانە مەجبورە شێوازێک لە شێوازەکان بە شێوازێک لە شێوازەکان هەوڵ دەکەوە لەگەڵ دەسەڵات خۆی بگونجێنێ کەواتە لێرە لە حرەکە نامێنێت دەتوانین بڵێن دەچەسپێ و دەبێتە کەسێکی سەلبی نەک ئیجابی لە ڕووی هێزی چەکدارەوە ئێمە هەتا هەرێمی کوردستان هێزی چەکداری لەدەست حیزب و لەدەست بنەماڵ و لەدەست کەسە مەسوولەکان بی بە هیچ شێوازێک دەڵێن نا هەڵبژاردنێکی پاک و بێگەرد دەکرێت نە دەستا و دەستکردنی دەسەڵات دەکرێت چکە من و توش ئەگەر هێزمان لەدەست بی با حەزەکەی سەداندان پەرلەمانیشتەبی لە هەرێمی کوردستان گۆڕانکاریی وا ناکرێت ئەوە بێئومێدی نییە بەڵام دواتر باسی دەکەین ئەوە چۆن دەکرێت دەسەڵاتە کارژێریەکان زۆر گرنگە ئێستا موختاری گەڕەکێک حزب دایدەنێ دەبێ ئاسایش بێ جاریوە لە ژێرەوە پاراستنە زانیاریە زۆربەی هەرە زۆریان بەڵام کەمێشانەی خەڵک شەریف و دڵسۆزن مختار لە مختارەکە گەڕەکە بگرە حزبیە هەتا دەچێت قوتابخانەکە مدیری مەکتەبەکە حزبیە نەتواندراوە ئیداری قوتابخانەکان بکرێتە ئیدارێش دموکراتی مامۆستایەکان لە بینی خۆیان مامۆستایەک هەڵبژێرن دەچێت ڕەوزەیەکی منداڵان بە هەمان شێواز ئەویش حزبیە دەچێت زانکۆ زۆر لەو خراپترە ئەوە لەوانەیە ئەوتان گوێ لێ ببیکەوە کاتێک مەسئولێک لەسەر کاغەزی جغارەیەک واستەی لە بۆ تەڵەبەیەک کردیە بۆ ڕێی زامیعەیەکیان بردی ڕێی زامیعەکە کاتێک پارچە کاغەزە پیسەکەی بەدەست کەوتی و ماچی کردی هەستایەوە ماچی کردووە ئەوە ڕێی زامیعەیەک وا تەعامولکە کەواتە لە خوارتر ڕاگر و سەرۆک بەش و ئەوانە هیچ ڕۆڵیان نیە بە خۆشمان هەمومان لە ناو وەزعەکە داینە پێویست ناکە ئەو بابەتانە باس بکرێ بە هەمان شێواز پێویستە سیستەمی دادوەری سربەخۆ بکرێ هەتا سربەخۆ نەکرێ هەر ئەو حیزبانە هەمویان لەژێر ڕچێفی دەڵێم هەمویان بە مطلقی لەژێر ڕچێفی حیزبەکاندانە لە بوارە سیاسیەکانیان ئەگەر نا لە بوارەشی کوشتنێکە دزیەکە ئەوە لەوانەیە سربەخۆ بن تا ڕادێشی زۆر خاڵشتر ئەوەیەکەوە پێم باشە هەندێک مەفهوم چاک بگرێتەوە یان ئەو پێم هەڵەیە ئەو مەفهومانە ئەوەیەکەوە چاکسازی لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان ئەوە نییە بڵێ سیستەمەکەمان پەرلەمانیان سەرۆکایەتیە چکە هەردووچیان دوو شێوازی دیموکراتینە یعنی بەڕاستی ئەوە نزیکەی 10 ساڵە خەڵکیان پێوە خەری کردیە حیزبە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتدارەکان وایان کردووە کەوارێ کامیان کام سیستەم باشترە بەخوای سەرۆکایەتی هەروەک یەک لە فەیلسوفەکان دەڵێ دیموکراتترین ئەوەیە شێوازی حکومڕانیە کەواتە گۆڕینی شێوازی حکومڕانی لە سیستەمی سەرۆکایەتیان پەرلەمانی و سەرۆکایەتی تەنها هەڵخەڵەتاندنی خەڵکە و هیچ عیلاقەی بە خودی دەسەڵاتی هەرێمی کوردستان دانیە هەندێک بەداخەوە هەندێک حزبی ئۆپۆزیسیۆن پەیدا بوونە یعنی کاری خێرخوازی دەکەن نازەم ئەگەر منەظەمی خێرخوازی
بۆ حزبی سیاسی یان دەچی شەقامێک چادەکە یان باخچەیەک چادەکە ئەوکە ئیشە حزبی سیاسیە ئەم بەڕای خۆمەوە نیشانی ئیفلاسی سیاسیە هیچ پێ ناکرێت لە کایە سیاسیکەی لە پرۆژەی سیاسیت پێ نییە پرۆسەی پرۆژەی سیاسی ناتوانین جێوەجێکەی دێ خەڵک پێ هەڵ چاواشە دەکەی دەچی پڕ دەدێ شتێکەوە ئیشی توونی ئاسانیشە ئەوە هەموو کەسێک هەر بازرگانێک هەر کەسێک بەڵکو ئەگەرە تو دەسەڵاتی سیاسیت کەوتە دەست ئەوە ئیشی ڕئیس قسمێکی شارەوانی گەڕەکێشە یعنی ئیشی بەڕاستی حزبێکی سیاسی نییە کەوا بێت هەموو ئیشەکانی خۆی بەلاوانێ بێ خەریکی شەقامێک و باخچەیەک بیت بۆیە ئەوانە بەڕاستی هیچ عیلاقی بە کاری ئۆپۆزیسیۆنی دانیە یان هەندێک حزب بە تایبەتی ئیسلامیەکان خۆیان خەریک کرێ بە کاری بانگەوازی ئەوە حزبێکی سیاسیە تو یعنی دەبی خۆت یەکلاکەوە تو حزبێکی سیاسی یان حزبێکی داعوی بانگەوازی کامیانە تو ئەگەر بانگەواز دەکەی ئەو بانگەواز دەکەی باشە بۆ مەلا و کادیرە داعویەکان دەکەیە پەرلەمانتار و دەکەیە وەزیر و چی لاقییان بۆ مۆزەعەدە ئەوە نیشانەیەکەوە لە کایە سیاسەکەی ناتوانێت خوتوەیەک یان هەنگاوێک بەرەو پێش بە دێ تعویزی دەکاتەوە لەبەرەوەی پرۆژەی سیاسی پێ نییە پێشنیاری سیاسی پێ نییە هیچی سیاسی پێ نییە دێ لە بوارە کۆمەڵایەتی و لە بوارە داعاوی و بانگەوازیەکەی تعویزی دەکاتەوە بۆیە گرنگە ئێمە لەو وارە ئێمە بتوانین شتێک شارەزابین یان بە کاریزماکردنی هەندێک مەلا و دواتر دەبنە ئەندام پەرلەوان و دواتر کاتێک چۆن بڵێ وەکو تەڵەبە تەخەڕوز دەکا هیچ سوودێکی نییە و بۆ خۆی دەستەوە ژیانی ئاسایی خۆی و نا داوەکەی بەردەوام دەبێتەوە و خۆی دەڵێ من ئەو لەسەر ئیشە بەردەوام نا ئیشە سیاسەکەش دەکاتەوە ئێمە بەڕاستی پێویستمان بەوەیەکەوە خەڵکەشی پرۆفشنەلی سیاسی پێ بگەینین بۆ داهاتوو بتوانین کاری سیاسی ئەنجام بدەن ئەمە گەورەترین مشکلەمانەوەیەکەوە نەمانتوانی بە کاری سیاسی بکەینە پیشەیەک لە بۆ خەڵکێکی سیاسی نەک پیشەیەک ڕزقی لێ پەیدا بکە بەڵکو پیشەیەکی ڕۆژانەی وەک خۆبەخشی ئەنجامیدا جاری وە پەنا دەبێن بۆ بەندبێژێک بۆ گۆرانی بێژێک بۆ مەلایەک بۆ کەسێکەوە لەناو خەڵک یان کەسێکی ڕئیس عەشیرەتە جەماوەری هەیە دەیکین ئەندام پەرلەمان بۆی دەنگەکەی پێکۆکەینەوە ئەوە بەڕاستی ئیشی سیاسی ڕاستەقینە ئەوە نییە ئەمە خاڵێکی گرنگەکەوە پێشتر هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن کەسی ئۆپۆزیسیۆن یان چالاکوانی ئۆپۆزیسیۆن بانگەشەی مامەڵە نەکردن لەگەر حزبە سیاسیەکانی ئێستا یان مامەڵە نەکردن لەگەڵ هەڵبژاردن چون ناو هەڵبژاردن ئەوانە هەموو بەڕای من بە هەڵی سیاسی دەزانم چونکە مادەم تۆ حزبێکی سیاسی دەبی هەرچی وەسیلە و شێواز و ئامرازش سیاسی دەبی بەکاری بین یەک لەوانە هەڵبژاردنە ئەگەر بە ساختەش بێ دەبێت و ڕۆلی خۆت تێدا هەبێت ڕۆلی خۆت تێدا بۆ بتوانین گۆڕانکاری ئەنجام دەی ئەمە دوای دین چۆن ئەو ساختە و ئەو تەزویرانە کەم بکەینەوە یان زۆر حزب هەیە دەڵێ وەڵای من ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنەکەی من چییە من بە چاک دەڵێم چاک و بە خراپش دەڵێم خراپ ئەوە بەڕاستی بۆ چوونێکی غەیری چاواشەکردنی خەڵکی هیچتر نییە چونکە حزبی سیا منیش دەڵێم کاکە منیش وەکو چالاکوانێک ڕۆژنامەنووسێک مامۆستایەک دەڵێم ئەویشی حکومەت کردی باشە ئەوەی کردی کەوا خراپە ئەوە هەم کەسێک پێی دەگوترێن بەڵام ئایا حزبی سیاسی ئەو ئیشی ئەوەیە حزبی سیاسی ئەوەیەکەوە پرۆژەی سیاسی هەبی بتوانی خۆی بێتە دەسەڵات نەک بچیتەوە ماڵەوە لێگەڕ هەتا 4 ساڵی تر هەتا 4 ساڵی هیچ حرەکەیەکی جەماوەری فکری زوڵێژی سیاسی نەکا بڵێ وەڵای ئیشی من تەواو بووە تا 4 ساڵ تر لە کاتی هەڵبژاردنەکان دێمەوە دیسان بۆتان باز دەکەمەوە کە ئەمن چی دەکەم ئەوە بەڕاستی جۆرێکە لە جۆرەکانی کەوە دەتوانین هەر بە هەن نەگرتنی عەقڵی خەڵکیش لەو بوارەدا زۆر چاک خاڵشتر من ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە حەفتەی شوبات لە خۆپیشاندانەکانی پار کەوە مانجی سێ بوو هەردەم ئەوان خۆیان وا پیشانداوە وێ ناکردێکەوە تەدەخول لە کاری خۆپیشاندان و حێراکەشی جەماوەری و چوونە ناو خەڵک و ئەوانە ناکەن ئەوەش بەڕای من هەڵەیەکی زۆر گەورەی سیاسیە لەبەرەوەی حیزبی سیاسی دەبی ڕابەر و پێشەوای خەڵکی بی
دەبی پێش ئەوەی کەەوە خەڵک بچێتە ناو هەڵژ سەر شاقەمەکان و سەر جادەکان سەر گۆڕۆپانەکان دەبی قیادی حزبیەکان بە خۆیان لێ بن نەک ئەوەی خەڵک بیکا و دواتر دوایی ئەو لە هەڵبژاردنەکان بیخواتەوە بەرهەمەکەی بخوا بیدوریتەوە بۆیە حزبەکانی کوردستان بەڕاستی زۆر زیرەکانە مامەڵیان لەگە خەڵکی کردی لە وارە خەڵک دەیکا بەڵام خۆیان لە پشتەوە دانیشتینە تەنان زۆر لە کادیرە بێجگەلەوەی کەسی یەکەمیان بەشدار نابی مەکتەب سیاسیان بەشدار نابی سەرکردایەتیان بەشدار نابی خەڵکە کادرە وەسەتەکانیشان بەشدار نابی بۆیە هەوڵیانداوە هەر کاتێک ئەو جۆرە شێوازانە بەکاربێنن بۆ دەستکەوتی سیاسی خۆیان ئەمنەوە ناڵم کەەوە بۆ ئەوەی کەەوە بەدگومانی بکەینە بەرامبەر لە زۆر لە حزبە سیاسیەکە ئۆپۆزیسیۆنەکان بەڵکو ئەوە ئیشی حزبی ئۆپۆزیسیۆنی سیاسی نییە بێت خۆی لە پشت زەماوە بشارتەوە یان زۆر زاران لەو باوەڕدامە زۆر لە سەرکردە حزبە ئۆپۆزیسیۆنەکانیش یعنی نوعک لە نوعەکان مەسلحەت و بەرژەوەندی لەوەی دایکەوە ئەو سیستەم و ئەو دەسەڵاتە بمینێتەوە بە جۆرێک لە زۆرەکان فیشەیەک لە فیشەکانی ڕەبت کردێ لەگەر دەسەڵاتەوە چ پارەی لێ وەرگری تەمەشا بکەین زۆربەی هەرە زۆریم باسی دوو حزبی دەسەڵات ناکەم تەمەشا دەکەی حزبە ئۆپۆزیسیۆنەکانیش کەسی یەکەمیان بە خۆیان مستەفید بوونە زۆربیان یان ئەوەیە وەزیر بوویان ئەندام پەرلەمانیان جێگری سەرۆکی هەریان جێگری سەرۆکی پەرلەمانیان کوڕەکەی آخر کوڕەکەی تەمەشا دەکەی لە تەمەنێکی گەنجیدا بوویتە ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت لێشی دەپرسی دەرە وەڵایە ئەوە لەبەر توانای خۆی زۆر بەتوانایە کاکە خەڵکیتر زۆر لەوە بەتواناتر هەیە بۆ کوڕی جەناب دوویتە ڕاوێژکار بۆ ئەویتر هەر تەعین ناوی فەقیرێ بە دکتۆرا هەیە تەعین ناوی وێ زۆرێک لە زۆرەکان بەڕاستی فیشەیەکیان بەستیە لەگەر دەسەڵات زۆر لە سەرکردە حزبە ئۆپۆزیسیۆنەکان ئەو وای کردێکەوە زۆر مهتەم نەبن بڕوخێ یاوانەیە هەندیشان حەز نەکەن بڕوخێ داران دەگوترێ بە تایبەتی ئەو حزبە ئۆپۆزیسیۆنەکان کەوا چوونێتە ناو حکوومەت ئێستا دەڵێ وەڵاهی ئەمە ئەوەی پێمان کرا بەرامبەر ئەو دەسەڵاتی کردمان خۆ لە پاش دژایەتی تەواو یان دەبی تەواو دژیبی یان دەبی لەگەڵی ڕێکەوی ڕێکەوتن قەزی ئەوەی تەسلیم بوونە خۆی لە بینی ئەو دوو عەکسە بۆشایەشی زۆر هەیە دەتوانیت دژایەتیشی نەکەی بۆ دەرەجەیە بیکێ شەخصی دەتوانین تەسلیمیشی نەبی بەڵام ئەو دەڵێ یان دژایەتی دەکەم یان تەسلیمی دەبم بۆیە تەماشا دەکەی ئێستا هەندێک لە حزبە ئۆپۆزیسیۆنەکان تەواو تەسلیم بوونە یعنی هەرچی ویست پارتی بە تایبەتی پارتی هەرچی ویست یاسای دامەزراوی سەرۆکایەتی هەرێمی بۆ هەڵپەرسارد دوای پارتی گوتی بۆم کۆ بۆی کردەوە دوای گوتی سیستەمەکەم بۆم کرا پەرلەمان کردێ پەرلەمان دوای فلان بۆ بکە سەرۆک هەرێم فلان بۆ بکە سەرۆکی حکوومەت فلان بۆ بکە وەزیر یاسای تیرۆر هەمووی بۆ کردیا ئێستا وا لە دویتی دەرێت خوا ئەو مدیر عامم بۆ بکە هیچ بووی ناکەێت تەواو هیچیش بەتونەما هەمووی بۆ کرد زنا بۆشی بکە ئەوەشی بوو ناکە بەخوای ئێستا لەگەر ڕەبت کردی دەڵێ وەڵی با پێکەوە ئێمەی پارتی لەگەڵ ئێوەی گۆڕان لەگەڵ یەکێتی پێکەوە دابنیشینەرێ مدیر عام و ڕاوێژکارەکان تەوزیعکەین باش ئەگەر کەمێک عەقلی سیاسی تەبیەوە دەزانین فێڵە یعنی نادەمێ یعنی ئەو مدیر عامی کەوە هیچ نییە دەسەڵات واز وەزیرەکەت هیچ دەسەڵاتی نەمایە هەروای دەکا یاریدەدەشی بۆ قوت دەکاتەوە بۆیە دەڵێم ئەوە جۆرێکە لەو زۆرە شێوازی ئۆپۆزیسیۆنێکەوە دیتمان ئەی چارە سەر چییە بەڕای من بینە سەر چارە سەر زیاتر ئیشی لەسەر بکەین کاتەکەی سێ خولەک بە سەرچا بۆ سێ خولەکە تەواوی دەکەین بەڕای من ئۆپۆزیسیۆن بەرەیەکی سیاسی جەماوەری پێک بهێنیت ئەوەی پێشتر ئەمە داوامان کردیە لەگەڵ زۆر لەگەڵ ئێوەشکەوە حزبە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن پێکەوە بەرێک پێک بهێنن بەڵام ئەمە ئەوە بەڕێی من تەرحیەکەممان بی حزبەکان و خەڵک و جەماوەر بەڵام ئەگەر حزبەکانیش نەهاتنە پێش خەڵک و جەماوەر و ڕۆشنبیر و چاڵاکوان و خەڵک دامەزراوەکان پێکەوە بتوان بەرەیەکی جەماوەری سیاسی دروستکەن چیتر خەڵک بەس قسە نەکات بەڵکو بێت بە عەمەلی بچێت ناو سیاست چونکە بەڕاستی ئەزمون پێمان دەڵێ لەو ڕاگواستن دیموکراتیکەوە باسمان کرد هەرچی بەیەک حزب فەشەلی هێناوە ئەو سربیا ئۆکرانیا ئەوانە یەک حزب هەوڵی دا گۆڕانکاری ئەنجام نەنیتانی بەڵام
هەر حزبێک لەگەڵ چەند حزبێک و لەگەڵ جەماوەر هەموو پێکەوە نەجاحەتی هیناوە ئەو بەرەیە توانیتی گۆڕانکاری ڕاستەقینە و ڕیشەی ئەنجام بدەن لە ئەو وڵاتێکەوە دەیەوێت کەواتە هەر ئەزمون پێمان دەڵێ ئەگەر پێکەوە شتێک نەکرێ دەرەنجامی نابێ بەڵام ئەگەر بەرەیەکی سیاسی جەماوەری فراوان بێت دەتوانی ئیش بکرێ بەڵام لەگەڵ ئەوەشدانیمە ئیلا دڵێ هەموو پێکەوە ناکرێ لەبەر ئێستا هەندێک حزب تەواو ڕەبت بووە لەگەڵ حزبەکانی دەسەڵات ناتوانین بڵێ وەڵای ئیلا ئەوەشی دەوی لەگەڵ داوی بۆیە دەڵێ ما لا یودرەک کولوه لا یترەک جلوه ئەگەر هەموو شت بەدەست نهات بەڵام بە زۆرینە لەدەست نەدەی پێمان باشە ینی ئەکتیڤکردنی سندیکا و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەڕاستی لەو بوارەدا بتوانن ئیش خۆیان تێدا بکەن ینی چەند کۆمەڵگە وەکو دکتۆریش باسی کرد چەند کۆمەڵگە گەورەبی حکوومەت بچووک دەبتەوە ئەوەش ئیشی هەمووانە بە سندیکاکانی پیشەیی بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە چالاکوانان بە ڕاگەیاندکاران بە دامەزراوە میدیای سربەخۆ ئەوانە هەموو پێکەوە بتوانن گۆڕانکاری ئەنجام دەدەن بۆیە ئەو بەرێکەوە باسی دەکەن گرنگە هەموو جۆرە کەسێک بە تایبەتی لە هەرێمی کوردستان گلەیەکم هەیە لە ئەو کەسانێکەوە هونەرمەند و فەنان و شاعرن حەز دەکەم بۆم بژمێرن چەند هونەرمەند ڕۆڵی هەبووە لە حرەکەی سیاسی لە هەرێمی کوردستان حرەکەیشت جەماوەری زۆر کەم چەند شاعیرمان هەیە نیتمان ینی ئەوانە بەڕاستی هەموو بەدوای یان خۆی لە ژیانێکی منعەزیل هەوڵدا بژی یان ئەوێکەوە لە بەرەی دەسەڵات بووە ئەمە هەوڵ بدرێ لە زۆربەی ئەو حرەکاتە جەماوەری و سیاسیانێکەوە لە وڵاتان ئەنجام دەدرێ زۆر لە هونەرمەندان شاعیران هەروە کورتەفیلم هەموو ڕۆڵی زۆر گرنگی هەبووە لە بزواننی خەڵکی و لە گۆڕانکاری بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەو ڕۆڵەی نییە دەست خۆش سێ خاڵمان لە کاتی پرسیارەکان تاوی دەکەن بەڕێزان ئێستا خاتونینە ناوی و بەڕێزان دەنووسێت کە دانەوێت بەشداری